باي بتشيلها زين تشيلها زور سوى صام كيف فيها ناكل سبع بري زاوى وصلنا ما شاء الله سبب سبعنا كيف وشكرا زاوى تاوى ما شاء الله سوا بالفعل وقد سليمان جشع سليمان جبارك الدنيا ان شاء الله ماشي سباس ممنون سباس سبيني بموا سبع عسل ممنون عابس لبريك عمو فرم أهلا وسهلا سرسار أهلا وسهلا بخير هو سياسة نعلم بود بري وتوا ودوميش تعين مكردي لا تيبا مليكان زور سلامي جاك عمر بكا أهلا وسهلا سرسار فرمي بعدك باش مغصة بعد باش زنابت أكتري بله بداخل زي معنية لزيه لسينما وشانوي زي معنية بيام بوتي للتلفزيون لزيه بيام بوتي زي معنية بودري كمان جيت بقرا بودري فرمو بعد باش مغصة بعد باش بخيرين فرمو سباس بخير وش بياخذ فرمو والله ما مستوى عرجك من أبوي تعلم كي بقولاني بيش ليك تبى كاني خومان تبى موسيقى كاني خومان أوش عرجك ما يعني برحمة الزورة بله أنا والله برمزو قولاني بيش يرسني شو ما مستوى بداخل زي معنية ما مستوى دويني دو برادري خوم تعلم ولا يزنابت أوان شو قولاني بيش بوي من الشاشم ضرب بوي خوش بكمنيش عند موكوان إذا قد نبي بقسي خمشي نقول سباس ما مستوى فرمو أو خلق الزور سيدة تعين كم تعين كم بوخمها بله مرحبا سرساو فرمو تي ديسان هنا المندكان فرمو تي نا والله بس الهردو تساو تي اتو تمشاكا اتو سميني ولد عيلي بس الهردو تساو لخصمة داما نابا خداي بس الهردو تساوان سردانا كم بك اتو بس الهردو تساو بس التساوان حتى هي لخصمة دام سميني ورا سرتاوي من خو حافظت بي سرتاوان هري بار دورها هاتم سلام عليكم تسلم يا جاتي مو برسي ما تسمعني دبينا بابي خوي والله تسمعني تماتور ممكن بيه ديس انت ما تورونا والله والله هرمينا باشتري ما تورون تني بكم والله هيك بكين دبي الشكراني خوي بكين والله يشتكم لدل ده نازانم بيلم نيلم خو عادز نبي والله عادز نابم براستي بار تدري بريه دزام دريشي ديش انجليه لمن بزام مستوان منيه دبري بزام دريشي والله بيش اوي شو بكم ديان قلت هنرمن زور دولة مندل بس نازم انقول وانا راستا ليرة وانية بلام ندروا وايا حتى لدولة عربية كانيش بقرا هنرمند حاري زور باشا بلام ليرنا
زۆر ئێستا هونەرمەند هەیە حالی لە من زۆر خراپترە باوەڕ بکە من لە زۆریان باشتر جا باشە با هونەرمەند لە وڵاتان دەوڵەمەند بن بمە چی بەخوای بەهار ئەم خەمی خۆم نییە بەس خەمی گوزەرانی هونەرمەندانمە وەڵی بریا ئەوم بە چای خۆم دیت بە هونەرمەندی ئێرە گوزەرانیان باش بە خانی خۆیان هەبە کرێچی نەبان بەس هەر دەرم بریاوە بە فایدی چی بریاوە بە بەڵام داری بریا بەری ناگرێ ئەوش ڕاستەوایە بەجا وەڵی ئەو هەیە برێنچی وەڵی مێشکم مختێن فیجار بکە سێ جەمەش تەماتەوڕون هەر دەبی شکرانەی خوا بکەم بەس مەدەرەوە خۆم بگۆڕمە بس مەدەرێکی نایە تيك لو قرصة حياتي بەڕاستی ئەمن زگم بەنگۆ دەشتێ زۆر متەئەسرینەوە وەزعینگۆ لو یعنی بەڕاستی ئەوە دعوەت نییە ئەوە فقورخانەیە باوەڕکە سەرمان خوا هینامان و خڕمان کردەوە بەسەری تو هەر ئەوەندە بوو لێشمان ڕازی بە قوربانت بم ئەوە قاچاقە کۆرەی پێدەرێن قاچاق کۆرە قاچاقەوە ئەرێ. چارێکی بە 1 دیناریە هونەرمەندی فەقیر هونەرمەندی ڕەسەن نییە لەوەی زیاتر چ بکەم وەڵا دەنا داوەتەکەم دەکردی سەر و بنی دیار نەبی هێ چ بکەم ئەمن مەعیدەم بە شتیوا تێک دەچی باشە هونەرمەند لە عالم لە ئەمریکای لە دەوڵەتەکانی دیکە هەموو متەمەکینن وەزعیان باشە کورە حتى لە کوێت حتى لە سووریای حتى لە ئیران حتى لە تورکیای باشە لۆ بەش وڵاتی ما هونەرمەند فوقرا واللهی ڕاستە فقرا وەیانە فقرا ثانیە ئەوەشمان لە بەدایە قەنعەتکە دەبی هەر مەمنون بین بۆ فقوراتێ مەمنونین بۆ فقوراتێک کە ئێستا برادەرێکی خۆمان داوەت کردێ بەو شتانە یعنی زۆر مەمنونین بەڕاستی ئەمە زگم بەنگۆ دەشتێ لۆ ئەم گۆ دەبایە ئێستا هەموو شتێکتان هەبی خانیتان هەبی سیارەتان هەبی وەزعتان باش بی تێر بن جلوبەرگتان جوان بی بکەین ئەمگۆ هەر هیچ نینە واللهی ڕاستە هەوە مەزەیە هەوە مەزەمانە برە کاکە دەلەوەی گەڕێ با بڕۆین بخۆنەوە با بڕۆین ئەوە مەزەیە باشە مامۆستاجان ئەتو کابراایکی هونەرمەندی گۆرانی بێژی لە فەن ئیش دەکەی ئەمن کابراایەکەم فیتەرم وەزعم باشە جەنابەت معاناتی تو چییە لۆوا بە فەخیری مایەوە ئەمن گۆرانی بێژی ڕەسەنم ڕاستە کاکەمزە ئەو ئارەقە قاچاغا هەموو هەناوی سووتاندیمە بەلاژ نایخۆمەوە نەک بۆ خۆم بابیشم هونەرمەندە 50 ساڵە هەر هیچیان نەدایتێ نە ئاردەک نە مەعاشەک نەیت ئەوش گۆرانی بێژی ڕەسەنە هاوڕێی تایار تۆفیقیشە هیچیان لەوی نەکردیە کولۆ من دەکەن بە قوربانت بم وەڵڵی نەعارد نەخانی نەمەعاش هیچمان نییە لەبەرەوەی گۆرانی بێژی ڕەسەنین بەڵام بەداخەوە هەندێک وەڵای عیبە پێشیان دەرێن گۆرانی بێژ بەڵام بەسەریاندا باراندیە بەسەریان ڕژاندیە ئەو لەمە لە پێشترە باشە ئەبیا تو بلبل ئەفەندی مشکلێت تو چیە ئەتو کابراایکی لە تەلەڤیزیۆنی فیلمت هەیە تەمسیلت هەیە
کورە بەرنامەت هەیە کورە عالەم ئەتوی خۆش دەوێ چت هەیە چت نییە قسەی بکە هی کاکەمزە ئەمەش وشی ئەوانەی قەدیمین فەرقمان چییە بە خۆت نازانی ئێستا چ لە بۆ هونەرمەندی ناکرێ هونەرمەند چی هەیە هەیتی نیتی لە دارەتی دنیای بەس کرێت چی باوەڕ بکە هەر هونەرمەندەشی دەیبینی هەر گۆرانی بێژەشی دەیبینی ئەو گۆرانی بێژانەی کە دەیان بینی دەنجیان خۆشە هونەرمەندەکی قەدیمن فەرموون هیچیان نییە کرێچینە هونەرمەندەکان هەروەتر نازانم ئەو دنیاە لەوەی لە هاتیە کاگەمزە باوەڕ کە ئەگەر ئەوە نەبی خەمی خۆمانی پێدا نەڕێژین قەت ئەمە ناگەینێ هەی دەبخۆ ماوە خۆشی خۆمان بی وەڵاهی هونەرمەندانی کوردستان هەمووی بەستەزمانن هەموویان بە تایبەتی ئەنگۆ یعنی کابرا ئەکتەرە ئەوە گۆرانی بێژە معقولە حکومەتەکی گەورە و گران کە ناوێ لەناو ئەمریکای لەناو رووسیا لەناو هەموو دنیاە نەتوانێت ئەنگۆی دەعم بکە نەتوانێت ئەنگۆی مساعدە بکە معقول نییە باشە معقولەوە مامۆستا ناوەڵڵا معقول نییە مامۆستا بەخۆشی ئەو جەماعەتەی شتێکی خۆش برێ گۆرانێکی خۆشمان لە مامۆستا بەسەر چاو ئێستا یا گۆرانی خۆشتان فەرموو شیرین بارشە بێبەرە نەژینایی ئەخایی گەڵ نامرەدان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزن ئایی گەردە نەزەدان چی بکەم جەرگێم سوتاوە گیانە چونکە یار لێم تۆرەوە چی بکەم جەرگێم سوتاوە گیانە چونکە یار لێم تۆرەوە عقل و هۆشم نامەوە ژیانە خواردن و خاوێن خوێنەوە عقل و هۆشم نامەوە ژیانە خواردن و خاوێن خوێنەوە سەیرەنگ مانجیر نیسانە ژیانە چونکە وادار گوڵەنە نازی گوڵ و گوڵ خونچە وەی چریکەی بول بولەنە تەررم نازی گوڵ و گوڵ خونچە گیانە چریکەی بولەنە مەڵمەن ئەو بارە ژیانە چێمنی کوشت دولبەرە مەڵمەن ئەو بارە ژیانە چێمنی کوشت دولبەرە بەردەم گوێنەیەم پێدەدا وەڵڵا با چاو پێمدا لێوەرە بەردەم گوێنەیەم پێدەدا ژیانە با چاو پێمدا لێوەرە چی بکەم جەرگێم سوتاوە ژیانە چونکە یار لێ تۆرەوە ئەیاوار ئەرە قاچاق قورجی گرتیمە چ لێ بکەم ئەمسا قاچاقە چی بکەم وەڵی بەڕاستی دەنگەکی خۆشتەیە مستەقبەلێکی ڕووناکت هەیە بەس ئاخ ئەو فقریە تێناکەمە من بەداخەوە بوویتە تەرافگلایت ترافگلایتە هەمووی بخۆنەوە لە چاوی ترافگلایتی لێدا یەک دوو سێ ئەگەر ڕوخسەتە بی تا سازی دەدەم خێر بکاگەمزە ئەوە داواتیم گۆ وەریە بەرێ ئەوجە داواتی من دەبینن
نەکتەرۆژی قاچاقیش نا نەقاچاق ئەرقا دەعوەت لە کام نادی لە کام نادی لە عەرقا نادی لە مەیدانی بەهارە شارەکەی کۆیە لە مەیدانی بەهارە شارەکەی کۆیە خوبەی کشمیری دابەر شاق وەکو خوبەی کشمیری دابەر شاق وەکو لەما بەینی کاکۆن و ئای بە سوڵتان بەینی کاکۆن و ئای بە سوڵتان شنەی ئێواران و زایە ئای شنەی ئێواران و سایە عجیلە کەی بیدەی بانێرگز جاری گردن کەی بیدەی بانێرگز جاری گردن لە مەیدانی بارە شارەکەی کۆیە خوبەی کشمیری دابەر شار وەکو خوبەی کشمیری دابەر شار وەکو ئەوەش کۆیە گەیشتینە کۆیە ئەرە وەڵڵا ئاخری گەیشتە کاکە گەیشتینە کۆیە بزانین وەزعی هونەرمەندانی ئێرە چۆنە ئەرە وەڵڵا بزانین برادەرەکەم هەیە تیپی شانۆی کۆیە دەچینە لای ئەو بزانین وەزعی هونەرمەندی کۆیە کووە باشە سەری کاکەم زەوازام لەیمە خراپترە بەخوای وان نییە پێی برێ بزانە چۆنە باشە بابزان ئەوان لەمە باشترین ئەمەلەوە ئافرین بزانین ئەوان باشتریان ئەمە مەخویەکە هیچ فەرقی نییە ئەمنەوە بکۆ ئەوە دعوەتەکەیە گرێ و دعوەتە چییە؟ ئەوە سەڵاتەیە بەنسبەت دعوەتەکەی دیکە ئەمن دعوەتە چواتان دەکەم نییە معیدەتان مرتاح مێشکتان سابتەوە لە عەرقا جێ دعوەتان دەکەم ئەوە دعوەت نییە بخۆن هەی هونەرمەندە بەستە زمانەکان بخۆن ئەگەر ئەوە دعوەتەکە بی باوەڕکە کاکەم زەهیز نییە ئەمەش دەمانتانیە و دعوەتە بکەین ئەگەر خڕمە کرد باوە ئەوە لە چاو دعوەتەکەی دیکە ئەوە سەڵاتەیە دە باش فەرموو کەمای بخۆ باشە مەمنون وەرێ مامەستا مەمنون زۆر مەمنون مەمنون کاکەم بخۆ ئەی هونەرمەندە بەستە زمانەکەی کوردستان بخۆ کات کەمای بخۆن دەخۆی تەماتەی بخۆن تورشی بخۆن پیازی بخۆن پیازیش باشە دەخۆی سلاقش دەخۆین باوەڕکە بخۆن لەبرسان مردیە لە برسان هەر گەورە نابی گەورە زانی ئەو کام کەبابخانەیە برەکو نازانم ئەوە کە زانی ئەو کام کەبابخانەیە برەکو نازانم ئەوە کەبابخانەی کوردستانە ئیکاک سلێمانی خۆمان لە کۆیە ئافەرین بخۆ کەبای بخۆ ئافەرین غەمی مەخۆ ناخۆی غەمی ناخۆی قەت غەمی ناخۆی مادەم کەوای بخۆی غەمی ناخۆی با بچم زان موعدم لەگەڵ جەماعەتە هونەرمەندێ هەیە
هنرمندی بەستە زمان هنرمندی بێ مستەقبەل هنرمندی فقر اوف والله تاخير بم موعدم لەگەر بولبولی هەیە ئەو هونەرمەندە بەستە زمانە ئێستا چاڕوانم دەکا بەڵام چ بکەم بەڕیمێ هاتم هونەرمەندین والله شەرمێ دەکەم بەڕیمێ بێم تاخیری زۆرە موعیدم لەگە ئەو فگوڕانە هەیە بەخۆم هەر فگوڕ ئەوان هەر فگوڕ ئای هونەرمەند چت بەسەر هات بزانەوە هونەرمەندانە چیان بەسەر هاتیە بەخوای موعیدم لەگە مامۆستا ئازاد و مامۆستا کەیفی هەیە با بچم ئەوە دانیشتنەوە چاوەڕێم دەکەن یەخۆ بەخێر بێن ئەوە میوانە بە ڕێزەکانیشم هاتن با بچم پێشوازیان بکەم بزانم چیان دەوێت هەی بەخێر بێن یاخۆ بەخێر بێن ئەهلان مامۆستا کەیفی خۆش بیا خۆش سپاس دەکەین یاخۆ بەخێر بێن خۆش بیا خۆش سپاس دەکەین خۆشحاڵ بوو خۆش بیا خۆش سپاس دەکەین بەخێر بێن یاخۆ بەخێر بێن بەخێر بێن سەرچاوان بەڕاستی خۆشحاڵ بوو خۆش بیا خۆش هیوادارم کە ئیشەکی پخت بەیەکەوە بکەین بە هەموو لایەک هونەرمەندانمان هەمووان ئەوها یەک دەست بین یەک زمان بین یەک ڕێکخراو بین ئینشاءالله زۆر خۆشحاڵم ئینشاءالله سپاس دەکەین خۆش بیا ئەوە سوپاس دەکەین مامۆستا کەیفی بەڕاستی هونەرمەند مولکی کەس نییە مولکی ئەو ملەتەیە مولکی ئەو وڵاتێ گەورەیە مولکی کووردە بەڵێ بڵێ من مامۆستا ئازاد هەروەها بولبول هاتینە سەردانتان بکەین و بزانین وەزعتان چۆنە و هونەرمەندی ئەو مەنتیقەیە وەزعی چۆنە و وا سوپاسی ئەو ڕێز و ئەحترامەتان دەکەین بەڕاستیکە حەمزە قسەکانت گەلە گەلە جوانە و سوپاسی قسەکانت دەکەم بەڕاستی هونەرمەندی کەس نییە و پێویستە نەچێری بتەمەچی کەس و هیچ کەسێک سەیتەرەی لەسەر بکە پێویستە ئێمە یەک ڕێکخراو بین لە یەک ڕێکخراوت خۆمان ڕێکخەین لە بۆ ئەوی بتوانین ئیشێکی پخت پێشکەش بۆ میلەتەی بکەین بەڕاستی وڵی مامۆستا کەیفی ئەمەش کارمان لەوە مەسلەی کردیە و دەمانەوەی ڕێکخراوەکان بکە یەک ڕێکخراوی هونەری لە هەموو کوردستان لۆی ئیش باشتر بکرێت و هەروە تیپەکانیش هەمووی ئیشێکی باش بکەیت هەولێر سلەیمانی دۆر ئەوە کەرکوت شیادە زەرێ لەخوای بەزیادبی دەمانە ئیشێکی پوختە بکەین ئەودا ئیشی کەس بە دواوەی دابێت ئەوە هەدەفی مەیە واروە هیوایەتی مەیە واللهی مامۆستا جەماعەت بەڵێ باوەڕکە یعنی قسەکانتان جوانە ئەگەر پشتگیریمان هەبێ شتی جوان هەیە شتی جوانیشمان ئێستا لە بەردەستە بەڵام بەداخەوە پشتگیریمان نییە هیچمان نییە لە پشتێ شتەکانیش هەر ئەوەندەمان پێ دەکرێت ئەوەی لە تواناماندابی دەیکەین ئەوەی لە توانامەشماندانەبی نایکەین ئێستا ئەو قەرارەی کە ڕێزلێنان لە هونەرمەندان دەرچووە بەڕاستی ئیشێکی زۆر زۆر چاک و زۆر دڵخۆشکەرە بەڵام هیوادارین هەموو کوردستان بگرتەوە لەو 25 ساڵەی مەحاولە بکرێت ببتە 15 ساڵ خزمەت لە بۆ ئەوەی هەموو هونەرمەندە گەنجەکانیش بگریتەوە و ئەوانیش لە مەینەتی و دەستکوتی ڕزگار بکەن والله قسەکەت جوانە والله قسەی ئەو مامۆستای زۆر 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 هەمان بگرتەوە وایە دەبا هەموو هونەرمەندێک وەزعی مادی باش بی دەبا هەموو هونەرمەندێک ئاردی وەرگری کاکە ئارد وەرگرتن لە بە هونەرمەندی شتێک زەڕوریە لە بەرەو سوکنەچی دەبی لە کۆڵکرێت چاتی دەبتەوە بە فەرمونە و جەباب ڕۆین بەخوا دەبی داواتی من چینە نادی سپاس فەرموو سپاس عەزیەتی شێخ سپاس مەمنون فەرموو 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 چێوە السلام عليكم عەلەیکم السەلام بەخێرەوە خۆش بیا ئەوە لە چی بووە تاخیر بووی والله بەهار لە گەڵکەندیم لەگەڵ هیوای برادرم پیاسەکمان کرد و هاتمەوە دەبا شەران دەخۆرت حاضرکەم ناوڵە لە دەرێ نانم خواردێ سوپاس هیچ ناخۆم بەس هەندێک ماوە بینە
او هنديا جاتي وهنديا راوس ترى راوس ايه دم ليه بس برم دليل لا 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 آدمی کیا منتا ہے پاگل ہے हम नहीं जानता है हो सकता है पागल है دزاين له دم هلو لا داي ادي اوانا من صاري حتى بين نابال ميان دار رجيمي بتاعن رمضان كردستان با بس او هون بو فقيره هونيا رجيما كايام بو رجيما او فقيره تبكى سلامت بي فرقيت يا هر هنيا نا دوات دقن بين دارك ادو اليوم قرب عليه بدم بس سري خمنا الي نادي باشا برادر او كابريلو هذا كان دزاين لو هذاك او دليل حفتا وبينز او هندوستانيا نابال ميداية رجيمي بعز في لما ذا تيجيشتي 75 में वो इंडिया हुकूमत का इंडिया बॉम्ब में लगा दिया कुर्दिस्तान में लगा दिया वो कुर्दिस्तान में बर्बाद कर दिया हमारा कोई कसूर नहीं यार हुकूमत हिंदुस्तान भेज लिया है अल्लाह की कसम او دريسيو كابرايا دلا اما هیچ گناه مانیه گناه حکام خطای حکومت هندیه او ناپال ما هناردیا اوایج د کردستان یان د کردستان په ویران کړی يصالح حفتا وبينز هیڅ صالح هفته او پنځه ما هیڅ زمانه ما والله راسك تيجيشتي هيك جناحية دوازي لي بنا دماتش كدي والله تيجيشتم دبي بمبوريتن چاوکم دماتش كدي سلامت بي آفرين فرمو يا اخو بخير يا اخو بخير سرهر بتصاوب راتن سيبو تصو خوشي والله زيج خوشة او باتشيا بدولارا بماركا بسويسريا باتشيا هكذا نيديتي فقير اوي هنرمندي بس زمان هنرمندي برسي هنرمندي روتورات زاد والله قصيت هكا بخوني جيرة ما نديتي ايرت هيك جوز راقيه ايرت مطعم نازيه ارقى اخوان نشتدنا دعوه كان تدخل مخون بس دعوتي من مضبوطه يا دعوتي من ايه دبابين اما ايش دعوتك وزا هنرمند كان جين زيغاي وهاديتيا بخونيش زيغاي وهاديتيا لشي ديتيا ما وصلت بروابك بس دولاتي ما واحد دولاتي ما قدر قيمتي هنرمندي هرنيه تماشاك امن كابريا كان في ترم دزي اول راقي دادش بروابك لدولتان لا امريكا لا قاهره لا دوله كان اوروبي هنرمند بدا استعلامات شناقه لي رجل بيسا خانان كتينا راسيل السفير بوينا عالم بيارا ذا بيري والله يقصك كاقم زيوايا بريا امر جوها باينا وامزاد يا وبا والله داري بريا قد بري ناقري والله راس توا اقصي انك بيك تقوم لي دايستا شو عصبي دمم ورا كاك ورا خير زانا برادر كارمان تصدق فرمون امريكان مطعم نازل بكمبيوتي لخدمت هذا بعمبو بصاصه وببيبيروا عافية كاك فينا مشكلان بينا كلا كاقم زد سدري بابري بعمل مشكل يا اخوي كاك سي مشكل بينا ربينا حياتك يا اخو بخير يا اخو بخير سباستك براستي ام قد زي فخر شانازي سباس ام قد ابي ريستا مجري كاكا سباس لكين ام قد قدوانا هنرمند قدوه ممنون كاك همزة زور سباس هنرمند زور مهمه باورك ايستا بطلبش حساب مينا لو بطلب حسابي كاكا ايه بخود نازاني ما كوا لكردستان ونرمن كو قدري ذا جيري والله قدره لا والله قدرني عم قد بقى سيارة هبي خاني هبي كرة طيارة هبي كرة متمكن بين بالفعل بس براستي بس تزمان كم زي راسنا ايه راسنا هو من نموت راسنا بس اما بريندارين او مراق بيدخل طبعا اما بريندارين او مراق بيدخل برواب كان اما كابريا كان في ترم نازم لا فن وفنون اشتواء زور معجبي هنرمند كافر زوري وش من هنرمنديان خوش دي حسدا كان هنرمندي بينن هنا دوست طبعا اقوى تصور مكان دنيا عارف ايش ذاك شي ولا شي اروانا نيتو طبعا ما قبل ان شاء الله
كاكم زاد تمشاي ما مستوهم قلوب زوانا والله عزيك يا عملياتي اللي كان يقلوب كذا فقير حاله بس تزمانه باشا هذه تجيبها من الزغي اما نحمو صالح اسمها يابان هم يقلوبها سرو بنوي بس نقول بس تزمان زيت شو انا راس كره نقول هلا في الساخن راوست انا ببيت زيت وين انا باورك كيش تايخانا كشمان لي حرامه دبر خلقي خلق كذا يعني قصيدك ذوقتك ذا بعد خلقك يعني باش باش تيجي وكل زناب كاكم زاد بس باورك خلق يعني كذا حساب هلا بوتو هرناكا لانه هو تو خدا خلقنا كذا دروز نبي بروابك ما مستقبل بروابك لو الشاري لو ولاتي اشخاص زوره هنرمنديان خوش دبي بس تاكو تو تشكابلاش دبي نازاني فقيره كره بروكك جاهله ونيا حتى دبي ضد فراوان بي ضد قوربي تحمل كي وي انا بابا تحمل نما هنرمت همي كتاب سسار زكي حلي وشكابراي قوتني كاكمزا هنرمندك كريتيبي باري سياري نبي في بيت بازاري استزمان واو زام كبرمو لي درجه خوا كريمه خوا خير دونسكا كمزه لو قصر النازش ما عندي هاي تمام بيبكنا او دنيا لو كشما هاتو خذ فنان هذا فنان باش فري شوقي مر فنان كان يجيب كره فريات رجمر ما تغني ده خوي وين خو مش تكفارني فرم دس بيبكنا اوتا يا بس بيبكنا ثم بس اسمع ثم برسيو تانينا بخير بابا عمر دريج بي پروا خان هذه كادا شو اللي دني شو اللي دني دبروا لك قالوا بابا يبينا قال پروا اوكي بينا عافيه مستا پی بری زن هندوستان بچه بناو بانگا अच्छा चीज़ क्या है इंडिया में फिल्म बहारात और गाड़ी دل لفيلم بناو بانغن وهروها لقطار دروس كنو سكا قطار اشتوا وهروها لبهارات اشتواش لو انا بسيارتش كيلو كما مستقر زحمنيا بري هنرمنداني وزعيان كوا उसका उधर फनकार का उधर कैसा है उसका लोग अच्छा जीता है और अच्छा जिंदगी गुजारता है फनकार का अच्छा गुजर ज़िंदगी अच्छा है फनकार के हिंदुस्तान में बहुत अच्छा है अफलाम के हिंदुस्तान में बहुत अच्छा है
और बहुत पैसा बहुत पैसा बनाता हूँ अफलाम गुलकार से अफलाम उसका अच्छा बनाता है لێوێن قدری ممثلان زۆرە و هەروەها پارەشی زۆریان لە بۆ تەرخان دەکرێت وەزعیان باشە فیلم دەردەێن خاستە ممثلەکان وەزعیان زۆر باشە و لە هیچ کەم تەرخەم زۆر باشنەوان ئەدە دە پێ بێت خواوەشی پێ برێ با ئیبن بەڕێ بێتە سەر بەڕێ برێ هونەرمەندەکانی کوردستان هەیە لە برسان دەمری نەخانی هەیە نە پایسیکلی هەیە نە معاشەکی باش هەیە خواوەشی پێ برێ इधर कुर्दिस्तान में फनकार बहुत कमज़ोर है उसके पास कोई पैसा नहीं है और घर नहीं है कोई काम नहीं उसके पास पैसा नहीं है बहुत कमज़ोर है इधर हिंदुस्तान में फनन अच्छा गाड़ी है अच्छा पैसे है अच्छा बिना है अच्छा पैसा सही है دليل هندستان ممثلەکان لە ئاڵقاژیانن واروە هەموو سارەی چاک و خانی باشیان بۆ تەقدیم کرا لەلایەن حکوومەتەکانیانەوە دەبا هونەرمەندی ئێرە لە خۆیان هەر بمرن یارمەتی نییە و دكتور هي دكتور وزنام في تارا دكتور هي دكتور وزنام في تارا غريب وبيكار ويلم لمشارا غريب وبيكار ويلم لمشارا غريب وبيكار ويلم لمشارا إيش
بيعني باش مواصلة بيعني باش جناب الدكتوري بله بداخل زي معنيها لزيه لسينما وشانوي جێگا مانیە پێم گوت لتلفزيون لزيه لزيه پێم گوتی جێگامان نییە بۆ دەرێ كمان جلسة بگرە بۆ دەرێ بەداخەوە جێگامان نییە مامۆستا دوێنێ دوو برادری خۆم تەعیم بوون لای جەنابەت ئەوانش وەک گۆرانی بێژ بۆیە منیش شارکم دڵم بۆی خۆش بوو کە منیش تەعیم لێ بۆ بووان علاقەت نەبی بە قسەی خەڵکیان بۆ سپاس مامۆستا فەرموو ئەو خەڵکە زۆر سەیرە تەعین کەم تەعین نەکەم بۆ خۆم هەم وەزعت چۆنە دەڵێن تەقریری زۆرت لەسەر نووسراوە نەخێوانیە 200 دینار اليوم من نقل اليوم بلان بو هنده كان 3000 مري نەخێوانیە ئیفتیرایە پیاوی خراپ کەس خۆشی نایە نا ئێمە 1000 هونەرمەند بووین تەنها معاشت بۆ 50 هونەرمەند دۆرێەوە ئەدی ئێمە وانیە 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 دەزانم بۆ دەترسەی زەناو گەل و حکومەت بە مەیسانیە پەشیمانم 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 ئەمن حەکیم بووم تەعینم نەکردم هەبابت چ بووە هەبابت چ بووە دڵی بام تێک چووە ئەوە کێوە بەرچیت أيوة البابلو